سەیری یەکێکی ترکەن کە ناوی محەممەدی کوڕی واسع زۆر جاری باسەکەینەوە. محەممەدی کوڕی واسع یەکێکە لە سەردارانی تابعین، صاحبی ئەو قسە جوانەیە کە ئەی فەرموو یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ کە گوناحکردن بۆنی نییە، ئەجینا کەس نێوەرا لە تەنیشت منەوە دانیشێ. ئەم پیا و چاکە ساڵ حەوا بڵێ ئەخۆ من و تۆ چی بڵێن برای بەڕێزم. محەممەدی کوڕی واسع یەکێ بوو لەو مجاهیدانەی کە لەگەڵ جەیشی قوتەیبەی کوڕی مسلمی باهیلی بوو، پاشان لەگەڵ یەزیدی کوڕی مهەلەب بوو. یەزیدی کوڕی مهەلەبی شمشێرەکە لە شمشێرە هەڵکێشراوەکانی سوپای ئیسلام. لە یەکێک لە غەزوەکانە لە ڕۆژهەڵاتی وڵاتی مسلمانان وەختێک غەنیمەتەکان هێنرا کۆکرایەوە لە بەردەستی یەزیدی کوڕی مهەلەبە بۆی دابەشی کاتەوە بەسەر سەربازەکانیە. سەیری کرد لە ناویانە تاج و گوڵبێنەیەکی گەورەی تایە، پێکەوە بەستراون، هەمووی ئاڵتونن، بە ئەترافیان مرواری و جۆرەها بەردی نقێم جوانترین شێوە ڕیز کراون. سەیرێکی کرد و زۆری پێ مهم بوو، بەرزی کردەوە هەتاکو هەموو جوندەکانی بینیان. یەکێ لە جوندەکان وتی ئەوە بە تەمای بیدەی بەچێ؟ وتی ئەیدەم بە یەکێک لەم ئومەتی محەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام کە بیشی دەمێ نایەوێ. وتی جا کەسی وامان تایە کە بیدەی تێو نەیەوێ؟ یەزید فەرمووی بەڵێ، یەزیدی کوڕی مهەلەب. پاشان ناردی بە شوێن محەممەدی کوڕی واسعە، بانجی کرد و فەرمووی ئەمەش پشکی تۆیە کە بەرت کەوتووەکو سەربازە کە لەگەڵمانی لەم غەنیمەتە. ئەویش سەیرێکی کرد و وتی وەڵام من هیچ پێویستیم بە من نییە جەنابی ئەمیر، خوا پاداشتی خێرت بداتەوە هەڵیگرەرەوە. یەزیدی کوڕی مهەلەب سوێندی خواروتی بەخوا قەسەم هەڵیەگریەوە حیسەی خۆتە. هەڵی گردوتی بۆی سوێندەکە لە جەنابت نەکەوێ، ئەوە هەڵم گرت. تاجەکەی هەڵگرت وتی باش ماڵە داوەدان بێ و منە ڕۆم. پاشان ڕۆیشتە دەرێ لە مەجلیسەکە. یەزیدی کوڕی مهەلەب یەکێکی هێنا مناڵێک گوتی بڕۆ بە دوایە بزانە تاجەکە چی لێکە، بەس ورد سەرنجی بدەیت چونکە ئەوە بۆ خۆی هەڵناگرێ. ئەو گەنجەش بە دوایە ڕۆیشت، بینی لە شوێنێکە کابرایەکی فەقیر ئەمی ڕاگرتووە داوای خێری لێەکە. محەممەدی کوڕی واسعیش تاجەکەی دایە دەستی وتی بڕۆ بۆ خۆتی بفرۆشە. ئاوڕێکی دایەوە لەم لاولاوەکو تاوانێکی کردووە و خێرا خۆی ون کرد بۆی کەس ئەسەری نەدۆزێتەوە. بەڵام گەنجەکە یەکسەر ڕای کرد و سوالکەرەکەی گرت و هێنایە بۆ لای یەزیدی کوڕی مهەلەب و تاجەکەشی بەدەستەوە بوو. وتی ئەمیری سوپای ئێمە، ئەوە محەممەدی کوڕی واسع ئەو تاجە چاکەی داوە بەم کابرایە، بینیم خۆی وازی لێ هێنا و هەڵات دایە دەست ئەم پیاوە. یەزیدی کوڕی مهەلەب کابرای هێنایە پێشەوە و وتی بە چەند ڕازیێبی لێت بکڕمەوە، چەندت بدەمێ ئەم تاجەمانە دەیتەوە. هەتاوەکو چەندی ویست پارەکەی دایە و ڕازی کرد و دوایی لێی وەرگرتەوە. پاشان بەرزی کردەوەتی پێم نەوتن لە ئومەتی محەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکانێکی ئاوای تیاماوە کە ئاڵتونی ئەدەیتێ و وەری ناگرێ و نایەوێ. سەیریکەن برایانی بەڕێزم، ئەمانە چەند پیاو چاک بوون، ئەمانە چەند سەیری ئەو دنیایان چۆن کردووە، حسابیان بۆ دنیای خۆیان چۆن کردووە، بۆ ئاخرەتیشیان چۆن کردووە.